قوبەت تاڵەبانی وەزیرەکانی یەکێتی دەگۆڕێت و دەڵێت کەسی دووبارە دان نانێم. لا بەرامبەردا مەسرور بارزانی گەنجەکانی پارتی دەخاتە ناو پۆست و وەزارەتەکانەوە. بڕیارم هەفتەیە پارتی و یەکێتی بۆ دابەشکردنی پۆستەکان دەست بە کۆبوونەوەکانیان بکەنەوە. کۆبوونەوەی دابەشکردنی پۆستەکان خۆناغی کۆچایی ڕێککەوتنەکەی نێوان پارتی و یەکێتیە. لە پاڵ دانوستانی دوور و درێژی وەفدی دانوستانکاری پارتی و یەکێتی بە پیزانیاریەکان. هەرگاکە لە مەسرور بارزانی و قوبەت تاڵەبانی بە جیا و بەهێمنی سەرقاڵی دیاریکردنی تیمی وزاری و ئەو کەسانە بوون کە بەنیازن بۆ کابینەی نوێ پۆست و وەزارەتیان پێ بترێت. بە پیزانیاریەکانی تیوار قوبەت تاڵەبانی سەرپەرشتی دۆسیەی دانانی وەزیرەکانی یەکێتی دەکات و بەنیازە هەموو ئەو کەسانەی ئێستا پۆستی وەزیر، بریکاری وەزیر و بەڕێوەبەری گشتیان هەیە بگۆڕێت و وتوویەتی کەسی دووبارە دان نانێمەوە. سەرچاوەی کاگادار دەڵێت قوبەت تاڵەبانی ئەگەر نەش بێتەوە بە جێگری سەرۆکی حکوومەت، مەلەفی حکوومەت هەر لای ئەوە و هەر ئەو وەزیرەکان دیاری دەکات. یەکێتی بەنیازە لەسەر بنەمای جوگرافی و پێگەی جەنگەکانیان وەزیرەکان دیاری بکات. هەرچی پارتیشە مەسرور بارزانی دۆسیە وەزیر و کار بەدەستەواڵەکانی لایە و بەپێی زانیاریەکان بەنیازە گەنجەکانی ناو پارتی زیاتر بهێنێتە پێشەوە. سەرچاوەی کاگادار بە تیواری ڕاکەیاند زۆربەی وەزیرەکانی پارتیش دەگۆڕێت جگەل لە 1 تا 2 کەس نەبێت. وتیشی مەسرور بارزانی زیاتر گرنگی بە توانای گەنجەکان دەدات و لەم کابینەیەدا چەند وەزیرێکی گەنج دادەنرێت. جالەوەش وەک هەموو جارێک پارتی یەکێک لە وەزیرەکانی لە سنووری سلێمانی دادەنێت.